بە مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن؟ هیوادارم زۆر باش بن. هیوادارم ئەمڕۆتان زۆر بە خۆشی بەڕێکردبێ. دڵخۆشم جارێکی تر لە بەرنامەی ژیری دیاری گەڕامەوە لاتەن. لە هەر شار و شارۆچکەیەکن ئەتوانن پەیوەندی بکەن بەم ژمارە تەلەفۆنانەوە 0 406 999 هەروەها 0 849 03 13 مناڵە عەزیزەکانی هاوڕێم پێم خۆشە برگەکانتان بۆ تاقیکەمەوە تاقی ناکەمەوە بۆتان باسەکەم باشە؟ چونکە فرێ تاقیکردنەوە ناکەین بۆی پەیوەندی وەربگرین بە خێرایی باشە. کڵاوێنمان هەیە کڵاوێن لەناو ئەم شاشە بچووکانە بۆمان داناون 8 کڵاوی زۆر جوان و کوردەوارین کەوا لەناو ئەو هەشدانە یەک دانەی خەڵاتەکەی تایە پێویستە لەسەر تۆ 6 جار بڵێ تیای نییە و 2 جار بڵێ تایەتی. دڵنیام هەموو شتان زۆر بەباشی برگەکانتان لەبەر کردو ئاشنا بوونە پێی. گەاندنی تۆپمان هەیە چەند سیخۆ و تاقیەکەی تۆ 6 بۆ ڕیمان بۆ تۆ داناوە هەروەها تۆپێکیشمان دانەوە لە خوارەوە مەنجەڵێکیش هەیە پێویستە لەسەر تۆی عازیز ژمارەیەک هەڵبژێری ئەو ژمارەیە بزانین ئەگەر تۆپەکە بخێنە ناوی لە کۆتایە چێتە ناخود ناو مەنجەڵەکەەوە یاخودنا. هیوادارم بەخت یاوەرتان بێت و هەر هەمووتان براوە بن. گوێچکاندنمان هەیە گوێچکاندن دووبارە شاشە بچووکە جوانەکان لەناو ئەم شاشە بچووکانەوە گوێزمان بۆ داناون لەناو ئەو گوێزانە یەک دانەی تایە پڕە ئەوانەی تر هەر هەمووی پوچەڵن. پێویستە لەسەر تۆ 3 گوێز هەڵبژێری بزانین ئایا لەو 3 گوێزە تۆ پڕەکە بۆ دەرەچێ یاخودنا ئەگەر بۆ دەربچێ ئەوە بە براوە هەژمارەکرێ. جیاوازی وێنەکانمان هەیە ئەم بڕگەیە زۆر خۆشە. لە جیاوازی وێنەکانە دوو وێنەی ئازیزمان بۆ ئێوە داناوە. وێنەکان ئازیزن یاخود جوانن جوانن لەو دوو وێنەیە تۆ پێویستە پێنج جیاوازی بدۆزیتەوە. ئەی ئافەرم ئەزانم زۆر بەباشی خۆتان ئامادە کردووە. پۆلەکانمان هەیە لە پۆلی هەر چەندێکبی پرسیارە لە یەکەم لەسەر پۆلەکەی خۆت. زانیاری گشتیمان هەیە زانیاری گشتی پرسیارە لە یەکەم لەسەر بابەتی وەرزشی یاخود تەندروستی یاخود زیندەوەر و سروشت و دار و درەخت و دارستان و ئاژەڵ و ئەم شتانە. دووبارە هەوڵبەرەوە دووبارە چرخەکە سوڕێنینەوە بیرکاریمان هەیە. مناڵەکان پێویستە زۆر بەباشی بۆ مرگەی خۆتان ئامادە بکەن. پرسیارەکانمان پێویستی بە وردبینی باش هەیە پێویستە بە وریاییەوە پرسیارەکە هەل بکەیت. دۆزینەوەی ناوەکانمان هەیە پیتێک ئەیم بە تۆ پێچەڵێن بۆ نمونە پێچەڵێن ناوی مرۆڤێکمان پێ بڵێ سەرزاکەی بۆ پیتە بێ یاخود ناوی ئاژەڵێکمان پێ بڵێ کۆتاییەکەی بۆ پیتە بێ پێویستە لەسەر تۆ ناوەکانمان پێ بڵێ. دۆزینەوەی بووکەڵەکانمان هەیە دۆزینەوەی بووکەڵەکان دووبارە ئێرە لەناو ئەم شاشانە بووکەڵی زۆر جوانمان بۆیەوە ئامادە کردووە. پێویستە لەسەر تۆ 3 جار ژمارەیەکم پێ بڵێیت و جاری یەکەم بووکەڵەکە و ئەدۆزیتەوە جاری دووەمیش دوانەی بووکەڵەکەەوە دۆزیتەوە. ئێستا ئەمە بورگەکانمان بوو مناڵە عەزیزەکانی هاوڕێم بەو هیوایم بە خێرایی پەیوەندیمان پێوە بکەن بۆ ئەوەی بورگەکان تاقی بکەینەوە. ئێستا کێمان لەگەڵا؟ ئانیا بەڵێ ئانیاوە چۆن بوو ئاوازوو تەلەفۆنە بۆمان کرد؟ وەڵای حەزم لە بەرنامە ژیر و دیاری بوو. چەند پێم خۆشە کەوا حەزلێتی منیش زۆر خۆشحاڵم کەوا پەیوەندیەکە وەرگیراوە. زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆش ئانیا گیان. ئانیا لەکێوە لەگەڵمانای؟ وەڵا لە سلێمانیەوە. لە سلێمانیەوە. ئەی باشە پێم بڵێ لە چ گەڕەکێکی؟ بەڵێ لە چ گەڕەکێکی؟ توی مەلیک. لە توی مەلیکە هاوڕێکەم. سڵاو ڕێزم هەیە بۆ داوڕێکەم. زۆر سپاس. باشە ئانیا پێم بڵێ تۆ چەند ساڵی؟ 10 ساڵم. 10 ساڵی کەواتە پۆلی چەنی؟ وەڵا پۆلی 4م. پۆلی 4 پۆلی 4 قورسە؟ وەڵایی باشە ئەو قورسەش نییە. ئەها تاقیکردنەوەتان هەیە ئێوە؟ بەڵێ. لە پۆلی 4ەوە واتە تاقیکردنەوە دەست پێیەکە ڕاستە؟ بەڵێ ڕاستە. ئەی باش بووی لە تاقیکردنەوەکانی وەرزی یەکەم؟ وەڵا ئەلحەمدولیلا زۆر باش بوو. هەر بژی دیارە زۆر بەباشی هەوڵیاوە. وەڵا زۆر بەباشی. هەر بژی هاوڕێکەم بەرزترین نمرە و هیکەم وانەیە بوو؟
وڵی ئینگلیزی. چەند هێنا لە ئینگلیزیە؟ وڵی لەسەر کات بەڵێ. وڵا سەتم هەبوو. ئەی ئافرم کەواتە زۆر بەباشی وانەکانە خوێندووە. ئاڕۆڵە چەپڵێک بە ئانیای هاوڕێم لە بەرەوەی زۆر وریایە. چەپڵێک خۆش. مناڵ ئازیزەکانی هاوڕێم سپاسی ئانیاکەم کەوا بەباشی وانەکانی خوێندووە. هیوادارم ئێوەش چاو لەو بکەن. هیوادارم ئێوەش وەکو ئانیای هاوڕێمان بەباشی وانەکانتان بخوێنن. ئانیا گیان پێت خۆشە بڕۆین بەلای چەرخەکەمان؟ بەڵێ پێم خۆشە. باشە بەڵام هیچ بۆ ئامادە کردوین؟ هۆنراوەیەک شتێک؟ بەڕاست؟ بەڵێ. ئەی بۆ ناڵی ئەمێ هۆنراوەیەک بڵێم. ئێستا بۆم بڵێ چاوەڕێم. کورد زمان و خۆشم دەوەی کوردستانم. کوردی زمانی باپیرانم مای سەربەرزی ژیانم. کوردستانم یەک پارچەیە گیانم فیدای ئەم خاکەیە. زمانی کوردی شیرینە فەرەنگی وشەی ببینە. وشەی پڕواتە و جوانە ڕێزمانی ڕێک و ڕەوانە. بۆ کێ بچم پێناسەمە لێلا نادەم تا منەمە. زازاکە وەر بادینانی لەگەڵ هەورامی سۆرانی گشتمان برا یەک زمانی خاوە خاکی کوردستانی. هەر بژی زۆر سپاس. دادە ماری گیان ئەوە دادەتەوە بۆ نایەت؟ ئەویش لەوانەیە ماوەیەکی تر بێتەوە لەوانەشە نێتەوە نازانین. کاری خۆی هەیە. بیرەکەم دڵنیام ئەویش زۆر بیری تۆکات. لێرەوە سڵاوی لێ بکات. بڵێ سڵاو دادەتەوە چۆنی؟ هەر بژی دڵنیام ئەویش زۆر بیری تۆکات. وەڵا منیش. کاری خۆی هەیە. ئینشەڵڵا لەوانە بێتەوە لەوانەشە خەریکی کارەکەی خۆی بێ. باشە؟ بەڵێ باش. با بێکەوە بڵێین یەک دوو سێ. جیاوازی وێنە کارمان بۆ دەرچوو. ئەم بڕگەیە زانی تۆ؟ بەڵێ زۆری لێزانم. هەر بژی کەواتە بە هاوکاران مەڵێم وێنەکە بێنە سەر شاشە. تکایە؟ یەک دوو سێ. وەڵا جارێ ناتۆتە لای تەلەڤیزۆنەکەمان. ئێستا لای تۆژێتە سەر شاشەکە بێخەم بە بێکەوە بڵێین یەک دوو سێ. دوو سێ. لای تۆ هاتە سەر شاشە؟ بەڵێ هات. هەر بژی پێنج جیاوازیم بۆ بدۆزەرەوە هاوڕێکەم. باش. پێنج جیاوازی. دادێ ماری تەختەکە تەختەکە ڕاستەکەی لای قاچەکەڵێ ئەوە یەک. بەڵێ ئەوە. دارەکانە دانێکیان هەر بژی ڕاستەکەی دانێکیان ڕووی لەولای ئەوەی تر لەولایە ئەوە جوو. ماسیەکە ماسیەکە ئەوە کامیان؟ ئەوەی سەوزە. هەر بژی ئەوە سێ. ئەو ماسیە مۆرە ڕووی لەم لای ئەوە کیس ڕووی لەولای. هەر بژی ئەوە چوار. یەک جیاوازی ماوە. دادە ماری یەک تۆز هەوڕم لەگەڵ بیا. بەسەر چاو سەری ئاسمانەکە بکە هاوڕێکم. ئاسمانەکە هەورێکی لێ هەورێکی لێ نییە. ئەوە پێنج. هەر بژی دەستان خۆش بێ. زۆر سپاس بۆ تۆش زۆر خۆشحاڵ بووم کە براوە بوویە هاوڕێکم. سپاسی سپۆنسەرەکەمان ئایکیوەکەین کەوا خەڵاتی زۆر جوانی بۆ ئێوە ئامادە کردووە بۆ ئەو هاوڕێیانم کە براوە من لە بڕگەکانە. ئێستا کێمان لەگەڵا ماریا؟ بەڵێ چۆنی؟ باشن. ماریا لەکێوە لەگەڵمانای؟ لە سلێمانیەوە. لە سلێمانیشیت؟ بەڵێ. ماریا تۆ کێ ناوی؟ دایکم. منیش دایکم ناوی ناو. باشە ماریا پێم بڵێ تۆ چەند ساڵی؟ 9 ساڵی؟ کەواتە من گەورەترم. پێم بڵێ پۆلی چەنی؟
لە پۆلی پۆلی چەند؟ سێ. پۆلی سێ هاوڕێکەم هەر بژی هیوادارم سەرکەوتووبی لە خوێندن و وانەکانت. باشە ماریا پێم بڵێ تۆ حەزەکەی گەورەبی ببی بەچی؟ بە دکتۆر. دکتۆر؟ بەڵێ. ئەوە شتێکی زۆر باشە. ماریایەک با دکتۆر بێت و ماریایەک با پێشکەشکار بێت و ماریایەکی تر با کارێکی تر بکە. ڕاستم وت؟ بەڵێ. با هەموو ماریاکان هەموو پیشەکان بکەن باشە؟ باش. باشە پێم بڵێ تۆ لە قوتابخانە هاوڕێو هەیە؟ بەڵێ. ناویان چییە؟ ناویان تەگی و ئێڤاریا و لیە و هەنی و ئیتر زۆرم هەیە. هاوڕێکانت خۆشەوێت؟ بەڵێ. زۆریان کەم؟ زۆر. هەر بژی پێویستە ڕێز لە هاوڕێکانمان بگرین ڕاستە؟ ڕاستە. هەر بژی هاوڕێکم. باشە پێم بڵێ تۆ ئەمڕۆ چی و کرد؟ بە چیەوە خەریک بووی؟ ئەمڕۆ قوتابخانە هەبوو؟ بەڵێ ڕۆشتم بۆ قوتابخانە و هاتم و ئیتر بۆ خۆم یاریم کرد. یاریشی کرد؟ یاری چی و کرد؟ لەگەڵ خوشکە چووکەکەمە یاریم کرد. ئای کە خۆشە. ئەم جارە ئەگەر من بۆ من حەزەکەم بێ بۆ کورسات و یاری لەگەڵ منی شابکەی باشە؟ باش. یاری چیم لەگەڵاکەی؟ وەڵام چاوشارکێ. چاوشارکێ زۆر حەزم لەو یاریەیە. زۆرم حەز لێم. من زۆرم حەز لێ. ئینشەڵڵا کە هاتی بۆ کەناڵی کورسات سەردانە کردین بێکەوە یاری چاوشارکەیەکەین باشە؟ باش. ئێستا با بڕۆین بەلای چەرخەکەمان و بێکەوە بڵێن یەک دوو سێ. دووبارە هەوڵ بەرەوە کەواتە دووبارە با بێکەوە بڵێن یەک دوو سێ. پۆلەکانمان هەیە. هاوڕەکەم تۆ پۆلی چەند بووی؟ لە سێ. پۆلی سێ؟ بەڵێ. باشە. کەواتە من بۆکسی ژمارە سەیەکەمەوە لەبەرەی پۆلی سەیت. پرسیارێکە بۆ ئامادەکەم. هاوڕێکەم پرسیاری سێیەم. پرسیارەکەمان ئەڵێ گیانەوەرە مەمەکدارەکان بەچی هەناسە دەدەن؟ هەڵبژاردنەکان، لووتیان، یاخود پێستیان، یاخود سیەکانیان. گیانەوەرە مەمەکدارەکان بەچی هەناسادەن؟ یارمەتی مێ؟ تۆ وەڵامێکم پێ بڵێ بۆیە منش بتوانم هاوکارت بم. لووتیان، یاخود پێستیان، یاخود سیەکانیان. لووتیان؟ بێگۆڕە. پێستیان یاخود سیەکانیان. پێستیان یاخود سیەکانیان. سیەکان. زانین ڕاستە؟ هەر بژی پیرۆزە زۆرم پێ خۆش بوو کە براوە بووی. خوارد لەگەڵ. تۆ بڵێ زیتەڵە لە ماڵ بێ بڕۆین لە دەرگاکەیان بین. وەرن با بێکەوە بچین بۆ لای زیتەڵە و لە دەرگایان بین بزانین. زیتەڵە تۆ لە ماڵی؟ بەداخەوە زیتەڵە لە ماڵ نییە. زیتەڵا بێ لەکوێ بێت؟ کێشە نییە. من لە جیاتی ئەوەی کە بێتاقەت بم پەیوەندیەکی تر وەرەگرم. پەیوەندیەکی تر بەڵام پێشەوەی پەیوەندیەکە وەربگرم پێم خۆشە پێتان بڵێم کەوا ئێمە چەناڵێکی یوتیوبمان هەیە کەوا هەموو بەرنامە تۆمارکراوەکان لەوێ دانین. هەتا بەرنامەی ژیر و دیاریش. کەوا
کاتە ئێوە ئەگەر تاقیکردنەوەتان هەبوو یاخود خەریکی ئەرکی ماڵەوە بوون کاتان نەبوو سێری بەرنامەکە ئێمە بکەن ئەتوانن لە یوتیوبەکەمان سێریکەن ناوی کورسات کیدسە. ئێستا حەزم لێتی مناڵێک پەیوەندیمان پێوە بکات کە ناوی شیلان بێت. چۆنی؟ تۆ ناوت چییە؟ شیلان. من وتم ئێستا حەزەکەم یەکێ پەیوەندیمان پێوە بکە ناوی شیلان بێ کەچی کردت تۆ؟ باشە شیلان پێم بڵێ تۆ چەند ساڵی؟ 11 ساڵە هاوڕێکەی من. پۆلی چەنی؟ 7. پۆلی 7 هەر بژی پۆلی 7 قورسە؟ وەڵا باشە زۆر قورس نییە. لەبەر ئەوەی تۆ قۆناغی سەرەتایی و تێپەڕاندۆ ڕۆشتی بۆ قۆناغی ناوەندی. عەرەبیم. خوێندنی عەرەبیشە خوێنی هەر بژی هاوڕێکەم. باشە پێم بڵێ تۆ لەکوێوە لەگەڵمانی؟ لە دووسخور ماتوور. لە دووسخور ماتوورەوە سڵاو و ڕێزمە هەر لێرە بۆ دووسخور ماتوور هاوڕێکەم. باشە شیران پێم بڵێ تۆ ئەمڕۆ ڕۆشتی بۆ قوتابخانە؟ نەخێر ئەمڕۆ هیچمان بابە ئیمتحانمان تەواو کردی پشووە. ئەمڕۆ پشووە لای ئێوە؟ پشی 15 ڕۆژە. پشووی چاوەڕێکن بۆ تاقیکردنەوەکانیان چی؟ چاوەڕێی تاقیکردنەوەکانن؟ نەخێر هەمەنوێی بامان تەواو کرد. ئێستا تێگەیشتم. ئەی باشە لەگەڵ ئەم پشوێ خۆ بەچیەوە خەریکەکەی تۆ؟ وەڵا بە یاریشتەوە. حەزەکەی بۆ نمونە؟ ئەی خۆ بە یاریکردنەوە خەریک کردووە؟ بەڵێ. چی یاریەکەت زۆر کردووە؟ یاری کردووارەکان. وەکو چی؟ کامیانە زۆر حەز لێتی؟ وەکو چاوسارکێ پەتپەتێن. پەتپەتێنە حەز لێتۆ؟ بەڵێ. بەڵام من لێی نازانم ئەتوانی فێرم بکەی چۆناییە؟ بەڵێ خەیتەکە. هەر بژی کاتە کە یەکمان بینی فێرم کە پەتپەتێن چۆناییە باشە؟ زۆر زۆریش حەزەکەم فێر بم. بەڵام من خەتخەتێ نەزانم. منی دەزانم خەتخەتێن. خەتخەتێن زۆر خۆشە. ئەو بازەی بەسەر چارگۆشەکانە ڕاستە؟ ڕاستە زۆر خۆشە. هەر بژی. ئەی باشە هیچی بۆ ئامادە نەکردوم هۆنراوەیەک گۆرانیەک شتێک؟ نەخێر وەڵا. کەواتە کێشە نییە ئەچین وەلای چەرخەکەمان. بابێکۆ بڵێین 1 2 3. گەیاندنی تۆپمان بۆ دەرچوو. هاوڕێکەم ئەم بڕگەیە چەند سیخۆ و تاقیەکەی تۆ 6 بۆ ڕیمان بۆ تۆ ئامادە کردووە. پێویستە لەسەر تۆ ژمارەیەکم پێ بڵێ بزانین تۆپەکە ئەچێتە ناو مەنجەڵەکەەوە بۆ ژمارەیە خودنا ناتوانم بیگۆڕم بەڵام ئەمەش بڕگەیەکی زۆر خۆشە. هاوڕێکەم ئەم بۆڕیانەمان هەیە لە 1 تاوەکو 6. پێویستە لەسەر تۆ ژمارەیەکم پێ بڵێ. ناچێت بەر شاشەکە. ئێستا لای تۆ ژێ بەسەر شاشەکە. ژمارەیەکم پێ بڵێ و چەند سیخۆ و تاقیکەرەوە. یارمەتی. ژمارەیەکم پێ بڵێ تۆ جارە ژمارەیەکم پێ بڵێ و کاتە هاوکارتە بم. هاوڕێکەم. بەڵێ. لە ژمارە 1 تا 6 ژمارەیەکم پێ بڵێ. ژمارە 3. ژمارە چەند؟ 3. ژمارە 3. بابزانین تایەتی با سێریکەین بەیەکەوە. بەس حەزەکەم یارمەتیم بدەین. پیرۆزە. زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆش. سپاسی سپۆنسەرەکەمان ئایکیوەکەین کەوا خەڵاتی زۆر جوانی بۆ ئەوەی مناڵان ئامادە کردووە. مناڵە عەزیزەکانی هاوڕێم لە هەر شار و شارۆچکەیەکن. لەسەر مانگیش بوون نانا لەسەر مانگ ناتوانن لەسەر مانگیش بوون ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 3
0 460 999 هەروەها 0 851 03 اینجا پێم خۆشە پێتان بڵێم زۆر دەمێکە حەزەکەم ئەمەتان پێ بڵێم بڵێم ماوەی مناڵان ڕۆژانە بۆ بە 2 کاتژمێر ئەوەتان نەزانی بێگومانم نەتانەزانی من کردم بە سوپرایز بۆتان بۆ بە 2 کاتژمێر لە سەعات 3 تاوەکو 5 لە سەعات 3 بۆ 4 بەرنامە تۆمارکراوەکانمان هەیە بۆ نمونە چیرۆکەکانی داپیرە برگەکانی شوێنەی هاوڕێم بەرنامەکانی زیتەڵا گفتوگۆ لەگەڵ ئێوە هەر جارۆ گەشتێک ئەم بەرنامە خۆشانەمان هەیە هەمووشی پڕ چالاکی و وزەیە هیوادارم سود بەخش بێ بۆ ئێوەی مناڵان هەروەها فیلم کارتۆنی زۆر خۆشیشمان بۆ ئێوە ئامادە کردووە لەگەڵ گۆرانی زۆر خۆش اینجا بزانین ئالە سێری ماوەی مناڵانەکات ئالە بەڵێ چۆنی باشم ئالە تە سێری ماوەی مناڵانەکەی بەڵێ حەزت لە کام بەرنامەیە زیاتر ژیری و دیاری جگە لە ژیری و دیاری حەزت لە کام بەرنامەی ترە بەرنامەکانی دادەشێنە حەزت لە وێنە کێشانە کەواتە بەڵێ باشە تو کە وێنە کێشی زۆربەی کاتەکان وێنەی چییە کێشی وێنەی پشیلە و کەروێش کورت بە باشیە توانی بیکێشی وێنەکە بەڵێ کەواتە بە شوێنەی هاوڕێ مەڵێم ئەم جارە وێنەی پشیلەتان بۆ بکێشێ باشە باشە بۆی تۆش سێری بکەیت و دووبارەکەی تۆ لەگەڵ دەستیە باشە هاوڕێکەم پێم بڵێ تۆ چەند ساڵی من 8 ساڵم ئەچمە ناو نۆوە 8 ساڵیە چیتە ناو نۆوە بەڵێ هەر بژی کەواتە پۆلی چەنی پۆلی سێم پۆلی 5 یا 3 پۆلی سێ ئەی ناچیتە ناو پۆلی 4ەوە باشە پێم بڵێ لەوانەکان تا باشیت بەڵێ هەر بژی پێویستە چی بکەیت لە قوتابخانە پێویستە زۆر لە مامۆستا ڕاگرین کە شتمان بۆ ئەخوێنێتەوە شتمان بۆ باسەکە هەر بژی پێویستە گوێڕایەڵی مامۆستا بین و لەگەڵ ئەوەشە بە جوانی گوێی بۆ بگرین بۆ ئەوەی وانەکان بە باشی فێربین و هەروەها مامۆستا ئەگەر ئەرکی ماڵەوەی پێبەخشین وتی بڕۆن لە ماڵەوەم ئەرکە تاوەکەن پێویستە بە قسەی بکەین و لە ماڵەوە ئەرکەکانمان جێبەجێ بکەین ڕاستە؟ بەڵێ هەر بژی هاوڕێکم باشە پێم بڵێ تۆ حەزەکەی بڕۆین بۆ لای چرخەکەمان بەڵێ با بڕۆین بۆ لای چرخەکەمان ئەدەی چرخەکە با بڕۆین بۆ لای ماری گیان ئەی گۆرانی بۆ نەڵێم حەزەکەی گۆرانیم بۆ بڵێ بەڵێ بۆ چ ئامادە کردووە منیش زۆر حەزەکەم گۆرانیم بۆ بڵێ من چاوەڕێم بیڵێ لەبەرکردنە خێرا بۆم بڵێ زۆر تامەزرۆم پەرستارە بۆ نەخۆشیە کە سوکارە مادوو نابێت شەو ڕۆژ دێت و دەڕوا خزمەت دەکا گەلێک دڵسۆز و خەمخۆر هەردەم هاوکاری دوکتە وەک کچ و خوشکی نەخۆش بۆیە هەمیشە بەپەر هەر بژی پەرستار بژی بێدەرد و ئازار شەپڵێک بە هەوڕەکەم پێم بڵێ چیترە بۆ ئامادە کردووی خۆندراوەکەشم بۆ بڵێ زۆپی پێ ئەی تۆپەکە فوتبۆڵەکە من دێم لە دەستم ڕامەکە تۆ تۆپی یاری کردی وەک کولەکەی ڕوحی منی وەختێک کە چوویتە ئاسما بانگ بکە لەگەڵ من بێزن بە خۆش بێوەتەن بەرز بێوەتەن بە عیلم و فەن ئەر بژیت چەپڵێکی تر بۆ هاوڕێکەم تاو هەرەوەنەوە ئامادە کردبوو بەمان بەڵێ هەر بژی
زۆر سپاس، زۆرم پێخۆشە بەم شێوازە شت بۆ ئێمە ئامادە کردووە. هیوادارم هاوڕێکانیشت کە پەیوەندیمان پێواکەن بەم شێوازە گۆرانی و هۆنراوەم بۆ ئامادە بکەم. من زۆر حەزەکەم بۆم بڵێن. بابێکۆ بڵێن یەک دوو سێ. بڕگەیەکی ئاسان کە ناوی بیرکاریە. بیرکاریمان بۆ دەرچوو. تۆتە سەر شاسەکە لای ئێمە پاڵوسە خەڵکا سوڕێ لای شاسەکەی لای ئێمە. ئێستا لای ئێوەش یەتە سەر شاشەکە. بابێکۆ بڵێن یەک دوو سێ. وا دێ یەک دوو سێ سێ چوار پێنج. پێنج. لای من وێرەکە هاتۆتە سەر شاشە. لای تۆش هاو؟ لای من نەها. با بڵێن حەوت هەشت نۆ دە. دەماوەری هات. هەر بژی. پرسیارەکەمان ئەڵێت ئەنەناسێک کۆ بکەیتەوە لەگەڵ ئەنەناسێک ئەبێتە ژمارە دا. کەواتە ئەنەناسەکە ژمارە چەنە؟ پێنج. هەر بژی. بیرە نەچێ باشە ئەنەناسەکە ژمارە پێنجە. بیرە نەچێت هاوڕێکەم. ئێستا ئەڵێت هەرمەیەکمان هەیە لەگەڵ ئەنەناسێکە کۆی بکەیتەوە ئەبێ بە ژمارە هەشت. وتمان ئەنەناسەکەمان ژمارە چەند بوو؟ ئەنەناسەکەمان ژمارە پێنج بوو. باشە ئەگەر بێت و لەگەڵ چ ژمارەیەکە کۆی بکەیتەوە ئەبێ بە ژمارە هەشت؟ پێنج لەگەڵ چەنا کۆی بکەیتەوە؟ لەگەڵ سێ. هەر بژی. کەواتە هەرمێکەشمان ژمارە سێ. ڕاستە؟ بەڵێ. باشە ئەنەناسەکەمان ژمارە پێنج و هەرمێکەمان ژمارە سێ. تاو من بیرم ماوە. تۆش بیرە ماوە؟ بەڵێ. باشە هەرمەیەکمان هەیە ئەڵێ سێوێکی لێ دەربکەی. ئەمە کەمکردنەوەیە هاوڕێکەم. سێوێکی لێ کەمەکەینەوە بێ بە ژمارە دوو. هەرمێکە چەند بوو؟ بیرە ماوە؟ بەڵێ هەرمێکە سێ بوو. هەر بژی. ئەماڵێ سێوێکی لێ دەرەکەین ئەبێ بە ژمارە دوو. ئێوەکە یەکە. هەر بژی. ئێستا جوان بیرم ماوە ئەنەناسەکە و هەرمێکە و سێوەکە. ڕاستە؟ بەڵێ. هەمووی بێکەوە کۆ بکەیتەوە بێ بە ژمارە چەند؟ نۆ. بزانین ڕاستە؟ هەر بژی. زۆر سپاس. باشە وەرە تۆ پێم بڵێ کێ هاوکاری کردی؟ خوشکەکە. خوشکەکە و چەند ساڵە؟ 15. ئەی سپاسی خوشکەکە و کرد کە هاوکاری کردی؟ بەڵێ. باشە کە خەڵاتەکە وەرگرت بەشیەکەی لە بینی خۆت و خوشکەکەتە؟ بەڵێ. هەر بژی. باشە من زۆر خۆشحاڵ بووم. خوات لەگەڵ. ئەم هاوڕێشم ڕۆشت. پێم خۆش بوو کەوا هاوڕێیەکی تر وەربگرین بەڵام پەلە مەکەن. باشە ئەڕۆین بۆ لای ناوبڕێک و ئەگەڕێنەوە لاتان. ئاشتی خۆزگەیە و هیوە بۆ مناڵ لەگەشت شوێنێ لە هەرجێیەکی دنیا کێ ئاشتی بەدی بێنێ لە نێرگزی خاکەکەم گوڵ لە بەرۆکی ئەدەم. مناڵە ئازیزەکانی هاوڕێم گەڕامەوە لاتان. کەواتە کۆتایی بەرنامە نییە تەنها ناوبڕێک بوو. زۆرم پێخۆشەکەوە گەڕامەوە لاتان. پێم خۆشە بە خێرایی پەیوەندیەک وەربگرین. ناوی مەیلیە. مەیلی چۆنی؟ مەیلی لەکوێوە لەگەڵمانای؟
لەکوێوە لەگەڵمانەی هاوڕێکەم؟ لە سلێمانی. مەیلی بەڵێ مەیلی هاوڕێم بەڵێ لەکوێوە لەگەڵمانەی؟ سلێمانی. داوا لە هاوکاران مەکەم دەنگی مەیلی بنن بۆ ناوی فۆنەکەم بۆی گوێم لێبێ. لە سلێمانیەوە زۆر خۆشحاڵ بووم. سلێمانی. زۆر خۆشحاڵ بووم. زۆر سپاس. باشە مەیلی پێم بڵێ تۆ پۆلی چەنی؟ لە پۆلی 2. پۆلی 2. کەواتە تۆ پار ناپێرە لە باخچە بووی ڕاستە؟ بەڵ 2 ساڵم لە باخچە بووی؟ باڵە باخچە بووم. 2 ساڵ لە باخچە بووی. ناوی باخچەکەتان چی بوو بیرە ماوە؟ ناوی نازە. ئەی باشە هیچیان فێر کردووی هۆندراوە گۆرانیە شتێک لەوێ؟ دەستی پۆلی یەکەم و وا لە پۆلی 2 یەخوا پیرۆز ببێمە خوێندنی ساڵی نوێمە من قوتابیەکی وریا درێڕایەڵی وابووستا. قوتابخانەم خۆش دەوێ؟ چونکە قوتابخانە و خۆشەوێ چونکە دڵتیا دەسرەوێ. زۆر سپاس. ساڵ بۆ تۆش. مەیلی پێم خۆشە بڕۆین بۆ لای چرخەکەمان بزانین چ بڕگەیەکە بۆ دەرەچێت. باشە؟ حەزت لە چ ڕەنگێکە مەیلی؟ پەمەیی. پەمەیی جیاوازی وێنەکانمان پەمەییە و بیرکاریش پەمەییە. بزانین کامیمان بۆ دەرەچێت. با بێکۆ بڵێین 1 2 3. دۆزینەوەی ناوەکان هاوڕێکەم بێخەم باویش تەنیشتەکەی پەمەییە باشە؟ دۆزینەوەی ناوەکانمان هەیە. باشە. ئێمە پیچێک ئەین بە تۆ باشە؟ و هەروەها پرسیاریشە لە یەکەین. پێویستە ناوی ئەو شتەمان بۆ بدۆزیتەوە پێتەڵێن یاخود سەرچاکەی بۆ پیتە بە یاخود کۆتاییەکەی باشە؟ با هاوکارانم پیتی قمان بنن. با بێمە سەر شاشەکە. ئێستا لای تۆیەتە سەر شاشەکە. هاوکارانم پیتی قێ بێنە سەر شاشەکە. زۆر سپاس. پیتی قێ. ئێستا ناوی گوندێکم پێ بڵێ کە کۆتاییەکەی پیتی قێ بێت. گوند بێت یاخود ناوچەیەک بێت کۆتاییەکەی بە پیتی قێ بێت. یاخود ناوی مرۆڤێکمان پێ بڵێ کۆتاییەکەی بە قێ بێت. مەیلی هاوڕێکەم؟ بەڵێ. هەر بژی. ئافەرم. باشە ناوی مرۆڤێکم پێ بڵێ کۆتاییەکەی بە پیتی قێ بێت. کۆخ. کۆخ. ئەوە ناوی میوەیەک بوو هەر بژی. ئافەرم. ناوی میوەکەشی بێوتم هاوڕێکەم. کۆخ. ناوی ئاژەڵێکم پێ بڵێ سەرەتاکەی بە قێ بێت. قەلەڕاش. قەلەڕاش ئەوەی کەوا ئەقیژێنێ ڕاستە؟ دەست خۆش. ئێستا ناوی مرۆڤێکم پێ بڵێ. قرمی. نا ئەبێت کۆتاییەکەی بێ. هاوڕێکەم من پێت بڵێم پێت خۆشە من پێت بڵێم چونکە تۆ سێدانە لە پرسیارەکانت زانیوە. چوارەم هاوکاری و بکەم. قادر. قادر؟ نا ئەبێ کۆتاییەکەی بێت. پێت خۆشە هاوکاری و بکەم؟ پێت خۆشە هاوڕێکەم؟
هاوکاری و بکەم جەنگی ئەم هاوڕێمان لە لای من نەما بەڵام مادام سێدانە لە پرسیارەکانە زانیوە وەڵامەکەی پێوتین ئێمە تۆ بە براوە ژمارەکەین پیرۆزە زۆرم پێ خۆش بوو کەوا ئەم هاوڕێیەشمان براوە بوو بەڵام پێویستە چی بکەین سوپاسی سپۆنسەرەکەمان ئایکیو بکەین کەوا خەڵاتی زۆر جوانی بۆ ئێوە ئامادە کردووە خێراکەن پەیوەندیمان پێوە بکەن بەوەی لە بەرگەکانە براوە بن و خەڵاتەکان ببینن بزانن چییە من پێتان ناڵێم چیتیایە بۆ ئەوەی کە بینیتان شاک بن باشە پێم بڵێن ئێستا کێمان لەگەڵا ئەمیر بەڵێ چۆنی ئەمیر لەکوێوە لەگەڵمانای سلەیمانی لە چ گەڕەکێکی شەخ لە چ گەڕەکێکی گەڕەکی شیە باشە ئەمیر تۆ پێت خۆشە بەی سەردانمان بکەی لە کەناڵی کورسات بەڵێ منیش زۆرم پێ خۆشە کاتە پێم بڵێ پۆلی چەنی یەک پۆلی یەکی بەڵێ هەر بژی هاوڕێکەم بێگومان ئەبێت زۆر وریاژبی باشە ئەمیر پێم بڵێ تۆ بە چ شێوازەی گەڕێنمایی هاوڕەکان چەکەی شتێکمان پێ بڵێ زانیاریەکە ڕێنماییەک لەسەر سروشت ئەوێ ژینگە بەهێنبی هەر بژی لەبەرەوەی ئەم ژینگەیە هەر بۆ خۆمانە پاک بێ بۆ خۆمان جوانە و خۆمان تایە ئەتوانین بەحەسەینەوە ڕاستە؟ ڕاست ئەی باشە پێم بڵێ ڕێنمایی چییە بۆ ئەو هاوڕێیانت کەوا زۆر تابلێت و مۆبایل بەکارێنن خراپە ناوێت زۆر بەکاری بێنن باڵێ لەبەر ئەوەی ئەگەر بێت و تابلێت و مۆبایلەکان زۆر بەکاربێنی ئەوە چاوەکانت ئەو چاوە جوانانە و کزە بێ ڕاستە؟ ڕاست هەر بژی هاوڕێکم باشە پێم بڵێ هیچی بۆ ئامادە نەکردوین هۆندراوەیە گۆرانیەک شتێک ئامادەم کردووە یعنی هیچ شتێک بیر نییە ئێستا باشە پێم خۆشە بێکۆ بڵێین یەک دوو دووشە سێ بڕگەیەکی خۆش دۆزینەوەی بوو کەڵەکان بۆ ئەم هاوڕێ جوانە ئەم بڕگێ و بیرماوە هاوڕەکەم بەڵێ لەم بڕگەیە لەناو ئەم بۆکسانە بوو کەڵەی زۆر جوانمان بۆ تۆ ئامادە کردووە پێویستە لەسەر تۆ کەوا ژمارەیەکم پێ بڵێ بۆی بووکەڵەکە و بدۆزینەوە و دوای ئەوە دوو جاری تر ژمارەم پێ بڵێ بۆی دوانەی بووکەڵەکە و بدۆزینەوە ئێستا ژمارەیەکم پێ بڵێ هاوڕەکەم هەشت ژمارە هەشت بەڵێ زانی ژمارە هەشتی تە زۆر بیریە و بووکەڵە ئەمە کرد ئەزانی کامەیە قازەکەیە سێریکە چەند جوانە ناتەوە سەر شاشە ئەستا لای تۆ ژێتە سەر شاشە قازەکەیە زۆر بیرمە کردی قازە جوانەکە چۆنی باشی باشم قاز وا قساکە ڕاستە یاخود هیچ قسە ناکە سەراتە ئافرم ئێوە کێ بوو ئێستا قسەی کرد ئەو من بووم لە جیاتی قازەکە قسەم کرد باشە ئێستا ژمارەیەکی ترم پێ بڵێ بۆی جوانەی قازەکە بدۆزینەوە یەک ژمارە یەک بزانین ژمارە یەک من سێری ناکەم هاوڕێن ئێوە سێریکەن بزانم ڕاستە ورچە سپێکەیە کێشە نییە یەک جاری تر هەوڵم ماوە ئەتوانی ژمارەیەکی تر بڵێ یارمەتیم بە ژمارەیەکم پێ بڵێ
وەڵای هاوڕێکەم باڕەکەی منیش نازانم بووکەڵەکان لەکوێن. ناتوانم هاوکاریت بکەم نازانم لەکوێن. ژمارە 3 هاوڕێکەم بۆچی نایگۆڕی؟ ژمارەیەکی ترم پێ بڵێ. ژمارە 6 ئەمە کۆتا چەندستە بە جوانی هەڵی بژێرە باشە؟ ژمارە 6 بەداخەوە. زۆرم پێ ناخۆش بوو. منیش نەمەتوانی هاوکاری بکەم. یەک جار هاوکاریم کردی نەمەزانی کەوا بووکەڵەکان لە کام بۆکسەیە. هیوادارم جارێکی تر پەیوەندیمان پێوە بکەیتەوە. زۆر خۆشحاڵە بم. یاخود سەردارمان بکەیت. مناڵە ئازیزەکانی هاوڕێم لە هەر شار و شارۆچکەیەکن نەتوانن پەیوەندی بکەم بەم ژمارە تەلەفۆنانەوە 0 406 99 هەروەها 0 849 03 13 کێمان لەگەڵا ناوی مەیلیە. مەیلی مەیلی چۆنی؟ باشم. زۆر باشی؟ چەندێک باشی؟ زۆر بەڵێ زۆر هەر بژی هیوادارم هەمیشە زۆر باش بی. باشە مەیلی پێم بڵێ تۆ لەکوێوە لەگەڵمانای؟ لە سلەیمانی. لە سلەیمانیەوە. کەواتە ئێستا پێم بڵێ پۆلی چەنی؟ 5. پۆلی 5. ناوی قوتابخانەکە و چییە؟ کوردی. قوتابخانەی کوردی. پێت خۆشە زیتەڵە بێ بۆلاتان؟ بەڵێ. زیتەڵە بڕۆ بۆ لای مەیلی هاوڕێم زۆری پێخۆشە. ئەوە پێم وت. باشە مەیلی پێم بڵێ تۆ حەزت لە چ ڕەنگێکە؟ من حەزم لە ڕەنگی پەمەییە. ڕەنگی پەمەیی. ئێستا ڕەنگی پەمەییت بۆ دۆزمەوە و بۆی بیبینی چونکە تۆ حەزت لێ. ژمارە 4 ڕەنگی پەمەییە. ژمارە 2 ڕەنگی پەمەییە. چیترمان بۆ تۆ زانە ڕەنگی زیتەڵە سەقفی خانووەکە و خۆ پەمەییە. سەقفی خانووەکەی زیتەڵەش پەمەییە. لە چەرخەکەیە بیرکاری پەمەییە جیاوازی وێنەکان پەمەییە. ئەو پەمەییە شەبینیە لەویە. ئەمانە هەمووی لەبەر خاتری تۆن هاوڕێکم. دڵخۆش بی کە ئەو هەموو پەمەییە و بینی؟ بەڵێ. منیش زۆر دڵخۆش بووم. باشە هاوڕێکم هیچ بۆ ئامادە نەکردوین هۆنداوەیەک سرودێک؟ بەڵێ من هۆنداوەیەکم. زۆرم پێخۆشە. ئەدەی خێرا بۆم بڵێ. کوردم کوردە گەلی قارەمانم کوردستانە نیشتیمانم پێشمەرگەیە پاسەوانم ئازادیە هیوای ژیانم کوردستانم سۆمای چاوم دڵ و هەناسە و هەناوم هێزی گوڕی تین و چاو هۆگری تۆمە تاماوم کوردستانم سۆمای چاوم دڵ و هەناسە و هەناوم هێزی گوڕی تین و چاوم هۆگری تۆمە تاماوم. هەر بژێ. بژی کوردستان بژی مەیلیان. سپاس دەکەم. با بێ کۆ بڵێین 1 2 3 باشە؟ باش. 1 2 3. ڕەنگی پەمەیی. بیرکاریمان بۆ دەرچوو. بۆ بێ زەحمەدا بێتە سەر شاشەکە. ئێستایەتە سەر شاشەکە ڕەنگی پەمەییشە و لەسەری نووسراوە بیرکاری. بەڵێ. با بێ کۆ بڵێین 1 بۆی هاوکارانم بیهێنە سەر شاشەکە. 1 2 3. تانانانان. لای تۆ هاتێتە سەر شاشەکە؟ بەڵێ. باشە. ئێستا گێلاسێکمان هەیە.
لەگەڵ گێلاسێکە کۆی بکەیتەوە بێ بە ژمارە 14 کەواتە گێلاسەکەمان ژمارە چەنە؟ 7 هەر بژی گێلاسەکە و بیر نەچێ ژمارە 7 لێرە گێلاسێکمان هەیە کۆی بکەیتەوە لەگەڵ شلکێکە بێ بە ژمارە 9 چەند کۆ بکەیتەوە لەگەڵ 7 بێ بە ژمارە 9 2 هەر بژی کەواتە تۆ ئێستا ئازانی شلکەکەمان ژمارە 2 گێلاسەکەمان ژمارە 7 شووتیەکمان هەیە ئەڵێت شلکێکی لێ دەربکەی ئەبێ بە ژمارە 7 کەواتە شووتیەکەمان ژمارە چەنە؟ شلکەکە و بیرماوە؟ سلکەکە 2 بوو باشە ئەمەش ئەبێ بە شووتیەکە ئەبێ بە 5 هاوڕێکەم کۆکردنەوە نییە لێ دەرکردنە شووتیەکە شلکەکەی لێ دەرەکەین تۆ توانی لە یاسای بیرکاریە وایە ئەگەر لێ دەرکردنت هەبوو ژمارەیەکی نادیار هەبوو ئەتوانی ئەو ژمارەی هەتا کۆی بکەیتەوە لەگەڵ ئەو ژمارەی کە یەکسانە بەوە ئێستا تۆ وتت شلکەکە ژمارە 2 کۆی بکەیتەوە لەگەڵ ژمارە 7 بێ بە چەند؟ 2 کۆ 7 دەبێ بە چەند؟ 9 کەواتە شووتیەکەمان ژمارە چەنە؟ ژمارە 9 هەر بژی باشە بیرە نەچێتەوە باشە ئێستا لە کۆتا بورگە شووتیەکمان هەیە گێلاسێکمان هەیە شلکێکیشمان هەیە هەر هەمووی بێ کۆ بکەیتەوە ئەبێ بە ژمارە چەند؟ خۆ میوەکانە بیرماوە؟ بەڵێ باشە هەر هەمووی بێ کۆ بکەرەوە؟ باش بۆ زانە ئەبێ بە ژمارە چەند؟ هەمووی بێ بە 18 18 بزانین ڕاستە؟ پیرۆزە هەر بژی زۆر بە باشی ئەم بڕگێ و ئەنجامیە زۆر خۆشحاڵم بۆ پەیوەندیەکە خۆشحاڵم بە پەیوەندی هەر هەموو هاوڕێکانم پیرۆزە زۆر سپاس اینجا مناڵە عەزیزەکانی هاوڕێم من زۆر حەزم لەم بڕگێ لە بەروی ئەبێ زۆر بیر بکەیتەوە بیرکاری واتە بیر بکەیتەوە کاری پێ بکەی مناڵە عەزیزەکانی هاوڕێم من لێرە کۆتایی بە بەرنامەکە مێنم دڵخۆشە بم کەوا ڕۆژانە بینەری بەرنامەی ژیری و دیاری بن سەعات 4 سپاسی هاوکاران مەکەم سپاسی کامێرەمانەکانەکەم زۆر سپاس بۆ هەر هەمووتان بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ